ئەزیزان بابەتی مارکتینگ بابەتێکی گرنگە ئێستا زۆربەی ئەو کۆمپانیانیان ئەو پیشانیگە هەن بەشێکیان هەیە پێوترێ بەشی مارکتینگ بۆتوانین بڵین زۆر گرنگان بەشە لەو شوێنانەدا بۆ پێی کە جۆرێک لە بازارکردنی تێدا بۆ ئەم پیشێ و ناساندنێتی ئێمە باس لە مارکتین دەکەین و بەتایبەتیش لە ئێستادا گەنجان چۆن بتوان هەلیکاری تێدا بەدەستبێنن و مارکتین خۆی چییە و ئەو بنەما و پرەنسیپانە چین کە لە مارکتینە هەیە و کەسێک چۆن دەتوانێت کاری تێدا بکە بۆ پێی کە ئێستا بابەتی مارکتینگ تەنها شتێک نییە بڵین کارێک بێ بۆکە بابەتێکی زانستی شانی کۆمەڵێک ڕۆشنی خۆی هەیە و ئێستادا زۆرێک لە دامەزراوەکانیش هەلیکاری هەیە بۆم بابەتە بەڵام بێگومان بابەتی لایەنی زانینی زمان و لایەنی ئەزمون و ئیشکردنی شازی ئیشکردن تێدا بابەتێکی گرنگە ئێمەش باس لەم بابەتە دەکەین میوانێکمان هەیە کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە بەڕێز دکتۆر ساسان قادرمان لەگەڵە کە شارەزای مارکتینگ کاکتۆر بخێر بێت سپاس بۆ ئەمەدە بوون بخێر بێت سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ کەناڵی پێیانش با لە گرنگی مارکتینگەوە دەست پێ بکەین و ئەسڵ مارکتینگ چییە و گرنگیەکە چییە؟ بە ناوی خودای گەورە و میهرەبان سپاس دووبارە بۆ کەناڵەکەتان بابەتەکە زۆر خۆشە بەڕاستی و گرنگە بۆ ئەم سەردەمەش و بۆ هەموو کەسێ تەمان زۆر کەس لەو شەی مارکتینگ تێنەگەیشتووە ینی وازانێ کاڵی مارکتینگ ینی کاڵا و کڕین و فرۆشتن لاکن خۆی لە ئەساسەوە ئێمە هەر بە سروشتەوە مارکتینگەکەین کە دینە دنیا یەکەم ڕۆژ مناڵ لە دایکە بێ بوارێ ینی کە مناڵ دێتە دنیا پێویستی بە حاجەتە پێویستی بە شیرخ بڵین ئەگرێت ئەو مارکتینگە بۆی مەسەڵەن پێداویستیەکانی خۆی پڕکاتەوە کە خواردنە یا خەوتنە ئەگرێت پێویستی بەخەوە بەریعایە مەسەڵەن ئەو مارکتینگە وەها کەزاتی هەتا گەورە شەبی تۆ ڕۆژانە باسی یا شتێکەکە یا بەرهەمێ یا کاڵایە یا باسی خۆتەکە ئێمە هەمووی مارکتینگی پێڵێن بۆیە مارکتینگ بە شێوازێکی گشتی بە وەکو پێناسەیە تێگەیشتن لە بەرامبەر تۆ تێگەی لە بەرامبەرت بۆ ئەوی توانیت پێداویستیەکانی دابین بکەیت یا ئەو شتێک کە پێویستی پێێتی لە کات و شوێنی گونجاو ئەمە مارکتینگە وەکو پێناسە گرنگی چییە؟ گرنگی وەکو وتمان بۆەوەی وتمان پێداویستی بەرامبەرەکە دابین بکەین هەموو کەسێ لە ئێمە پێویستی بە شتێکە بەرهەمە بە کاڵایە بە هەر کێشەیەک بێت چارەسەرێک تۆ چارەسەرێک لایە بۆ کێشەی بەرامبەرەکەت ئایا دەرونی بێت دارایی بێت تەندروستی بێت ڕوحانی بێت هەر شتێ بێت تۆ ئەو شتەی بۆ دابینەکەی کە بەرامبەرەکەت پێویستی پێێتی بۆیە مارکتینگ بەشێکی گرنگە لە ژیانمان چی وەک خۆم وەکو تاک کەسێک چی وەکو کۆمپانیا و دامەزراوەکان و هەموو شوێنەکانە کە هەموو کەسێک هەوڵەدات لە جێی خۆیەوە ئەو خزمەت گوزاریە و کاڵایە بگەێنێ بەو کەسێک کە پێویستی بۆ شتێکە پێویستی پێێتی بۆیە گرنگە زۆر گرنگ ئەگە بینە سەر بابەتی پەیوەندی لە نێو مارکتینە تا چەند گرنگە ئەم پەیوەندیە فەیس تو فەیس بێ ڕاست و خۆ بێ یان لە ڕێی تۆڕەکانی گەیاندون و کۆمەڵایەتی بێ پەیوەندیمان لەگەڵ ئەو کەسایە هەبێت کە ئێمە ئەمانەوە مارکتینی لەگەڵ بکەین ئەمە تا چەند گرنگە؟ پەیوەندیکردن تەوان ئەمە یەکێکە لە گرنگترین با بڵین سکڵزی پێڵێن بە ئینگلیزی ینی بەهرە نەرمەکانی پێڵێن ینی سۆفت سکڵز کە گرنگە زۆر بۆ کەسانەی ئیشەکەن لە بواری مارکتینگ یەکەم شتەبێت هونەری پەیوەندی و پەیوەندیکردن بزانیت زۆر گرنگە بۆ چکە تۆ باڵێن کڕیار و فرۆشیارت هەیە ئەو دوانە چۆن بێکەگەن بە فەیس وەکو باس کرد ئەبێت زمانێکە بێ بۆ گفتوگۆکردن و قسەکردن و چی ئەو چی تۆ کە قساکەی چی ئەو کە گوێت لێگرێ بۆیە بێ پەیوەندی لە پەیوەندیەوە دەست پێکە ئەسڵەن مارکتینگ وەکو وتم ئەو بناڵە ئەگەر نەگریایە دایکی گوێی لێ نەگرتایە ئەو شیرەی چۆن بۆ دابی نەکرد بۆیە بەڵێ ئەبێ زمانی پەیوەندیە بێت تەوە ئەمە ئێستا هەیە بە خولیش ئەتوانن داخڵ بن ئەوانەیانێ ئیشکەن لە بواری بزنس و مارکتینگ و یانەوێت دامەزراوەیە دابمەزرێن هەموو کەسێ پێویستی پێێتی تەوان بەڵام لە بواری بزنس و مارکتینگ بڵێ زۆر گرنگە بڵێ فەیس تو فەیس گرنگترینە بۆ تەوان هینێ کراوە ریسێرچێ بۆ ئەوی تۆ کاریگەری دروستکەی پێویستیت بە سێشتە یەک وشەکان کە لە ١٠٠ ئەگەیەنێت هینی دەنگ تۆنی دەنگ کە ١٠٧ ئەگەیەنێت لە کاریگەری لەگەڵ زمانی جەستە کە ١٥٥ ئەگەێنێ وەیەگە من فەیس تو فەیس لەگەڵ تا قسەنەکەم و نەمبینیت و گوێت لە دەنگم نەبێ ١٧ کامێنێت کە کاریگەری ئەویش وشەکانە کە ئەینوسیە ئەیگەێنی یا بەنامەیەکەی نێری بۆ هیچ کاریگەریە دروست ناکەن
باش تا شنێک بابەتی مارکێتینگ لە ئێمە ئێستا پەڕی پێدراوانی هەندێک وڵات ئەزانین کێساوان ڕەنگە زۆر لە ترۆپ کابن بەڵام لە کوردستان تا ئێستاش ڕەنگە ئەگەر ئیشەکەش کرابێ بەنای مارکێتینگەوە نەکرابێ. وڵای من لە کوردستانە بەداخەوە ینی ئەڵێ زۆر و بۆرە بەڵام بێقیمەتە ینی ماشەڵڵا خەڵکمان زۆرە دام و دەستگامان زۆرە با بڵێن بازرگانمان زۆرە دەستگای بازرگانیمان زۆرە بەڵام سیستمێکی بازرگانی نییە چی حتا وەکو دام و دەستگای با بڵێن ئەکادیمی کە زانکۆکانە نەیانتوانیوە ئەم بابەتە بە جوانی ئاشنا بکەن بە خەڵک و بە باڵێن بە قوتابیان و بە دەستگاکان و بە هەمووش کەسێک چکە بەڕاستی مارکتینگ وە سەرچاوەیەکی گەورەیە بۆ داهات چی وەکو تاک چی وەکو کۆمەلگا چی وەکو وڵات تەمەن ئێستا هەموو وڵاتە پێشکەوتەکان بە ئەمریکا و ئەوروپا زمانی مارکتینگیان زۆر بەقوتە مارکتینگەکەن بۆ شەڕ مارکتینگەکەن بۆ ئاشتی مارکتینگەکەن بۆ بەرهەم بۆ هەم شتێ مارکتینگەکەن یعنی بزانە کە چۆن زمانی جەستە بەکاردێنن بە چی شێوازی ئەمە مارکتینگە ئێمە بەداخەوە یعنی ئێمە نازان بڵێم کێشەکە لەکوێیە بەڵام خودی خۆمان ئێمە ناڵێمە کووتمان پەیوەندیمان لاوازە تێناگەین لە بەرامبەرەکەم من بۆ خۆم قساکەم ئەو بۆ خۆی قساکە ئەو مەسلحەتێکی تۆ مەسلحەتێک تێ مەسلحەکە مشتەرەک نییە بۆیە ناگات ئەو بزنسیان ئەو مارکتینگی کە بەتەمان بیگەین بۆیە بەڕاستی جارێ زۆرمان ماوە بەڵام سەرچاوەکان زۆرن و زۆر پێشکەوتووە تکنەلۆجیا هەم شتێکی بۆمان دابین کردو بەڵام بین فێر بین و جێبەجێکین ئەومان پێویست. دکتۆر ئەمە تۆزێک سادەترکەینەوە لەو بابەتە بەحەت علمی ئێستا باسمان کرد بووی کە ئافرەتە بەتەمەنەکان پیاوە بەتەمەنەکان ئەو خەڵکانی خوێنەوەریکی ئەوتویان نییە نی لە بابەتەکە تێبگەن ئەکرێ بڵین ئەو بەقاڵە و فرۆشاریەتە کۆڵانەکەمان یان ئێمە چینە بازار لەگەڵ دوکانێکا مەعامەلاکەین زۆر جا بیستومانە دایکمان پورمانەڵێ بەخوا فڵانەکە زۆر مەعامەلی ناخۆش بوو ئەم مەعامەلە ناخۆش بوونە ئەم قسە ڕەقیە لە پەیوەندیەکەیە ئەکرێ بڵین ئەمەیە مارکێتینێکی هەڵە بۆ ئیشەکەی خۆی مارکتین ئەوەیە بزەبت ئەمە وەکووتمان وشەکان گرنگە و زمانی جەستە و تۆنی دەنگ ئەمە لە بیرمە مناڵ بووین لە کەرکووک کە عەربانەیە کە هاتە گەڕا بە گەڕەکەکانە کاڵاو بەرهەمی ئەفرۆشتتر زۆر جوان بوو شێوازێکەوە ئەیوت یەکسەر ئێمە سرنجی ڕاکێشان چوینە دەرەوە جۆمان لێگرت و ینی تر شت زۆر بوو ئەو کاتە ئەیجاران بەڕاستی باشتر بوو مارکتینگ وەکو ئێستا بەڵێ کە ئینسان بێت شتێ بگەێنێت زۆر گرنگە احترام و ڕێزکردن و گوێگرتن لە بەرامبەر ئەمەیە کاریگەری دروستەکە یای تو هەرچێک تێ بەڵام ئەگە زمانی جەستت باش نەبێت شێوازی مامەڵەکردن باش نەبێ هەرچێک دەبێت کەسەکە نایەت لێت بکڕێ بەعکس شۆر دوکانی وا هەیە شتێکی وای نییە ئۆتۆ بەڵام چکە زمانی باشە و ڕوحی گفتوگۆی باشە یەکسەر تۆ بێ حەزەکەی شتەکەی لێ دکتۆر بۆ نمونە لە گەڕەکەکانە ساردەمەنی ینی ئێستا گەڕێ بە ئاوازێکی مناڵان بە گۆرانیەک ئەیخەنە سەری یەکسەر مناڵ سەرنجی ڕاکێشێ کابرا فرۆشیارێکە بەقاڵێکە چوزانم عربانێکی پێ لە بازارێکە نەوعێک هاوار بۆ ئیشەکەیەکە خەڵک هەر بەهۆی ئەموو ئەچێ بۆ لای ئێستا هەمووانە زین هەر کە شمشاڵی قالەمەڕە هاتە بەرجەمان ئەوە ساری غازەکەی هاتۆتە کۆڵانانی ئەم شتانە وەکو پڵی جۆرێک لە براندی پێوە دوانە ئەمە مارکتینگە وەکووتمان ئەمە کارەکە لەسەر دەرونی کەسەکان ئێمە بە طبیعەت ئینسان حەزی لە ئاوازی خۆشە حەزی لە دەنگێکی خۆشە حەزی لە تۆنێکی خۆشە حەزی لە چیرۆکێکی خۆشە بازێجا تۆ بە چیرۆکی ئەتوانیت کەسەکەوا لێ بکەی بەرهەمەکەت یا کاڵاکەت بکڕێت بەڵێ ئەمانە هەمووی شێوازن توانی بەکاری بێنی بۆ مارکتینگ بۆ ئیشەکەی کرد زۆر باش ئەمە باسمان لە هەندێک شت کرد کە لە مارکتینگا بێ هەبێ بۆ من کاکدانە باسی لە پەیوەندی کرد باسمان لە زمانی جەستەوانە کرد چی شتێک گرنگە لە مارکتینگا هەبێ و ئێمە ڕەچاوی بکەین وەکو سکیڵ لە کاتێک کاڵین ئێمە لە مارکتینگا باشین ئەبێ چی بزانین و چی بکەین تێیە وڵای وەکوتم یەکەم شتمان هوەرێکێ پێڵن کۆمیونیکیشن سکیلز یانی هوەری پەیوەندی کاریگەر و جۆری کەسایەتی ئەمە تەمان بوانی ئیشەکەن لە بواری بزنس و مارکتینگ ئەمە بێ فێری بن ئەمە ستاندەرە اینجا کاریگەری کات ئەمە اینجا کارکردن بە تیم ئێمە ئەڵێن ئەمانە گرنگە بیزانیت بەڕێوەبردن گرنگە باشە و ئەبێت بتوانیت چۆن ئەڵێت چارەسەرکردنی کێشە تواناتە بێ بۆ چارەسەرکردنی کێشە ئەمەش گرنگە بۆ بابەتەکە یا ئەو شوێنی کە تۆتیا ئیشەکە بێ ئەم سکڵزانە هەبێ ئەم لێزانینانە بۆی سەرکەوی لە بوارەکەی خۆتەکە
هەر شتێ بێت. باش دکتۆر چۆن گەنجان ئێستا گەنجێکی زۆرمان هەیە دەرچووی دانەمەزراون لە کەرتی حکومی و کەرتی گشتی بەداخەوە فرسەتیان نییە ئەو شەهادەی کە هیانە ئەو پسپۆڕی هەیەە تێیدا ئەسپی خۆیان تاو بدەن و هەم خزمەتی بکەن هەم لە بەرامبەریا پارێکیان دەستکەوێت چۆن گەنجان بتوانن لەم بوارەدا لە مارکتینە هەلی کاریان دەستکەوێت خۆی سێر کرد لەگەڵ قەیرانەکانە دەرفەتەکانیش دێت سبحان الله ینی خوا قورئانی شەڵێ ئەسا ئەن تەکرهوا شەیئا وهو خەیر لەکم خەڵک وازانێ ئێستا کە مەعاش نییە و کە دنیا وایە وازانێت تەواو کۆتایی هات بەژیان بەعکسەوە ئێستا ئەوەندەی ئیش زۆرە تەسەوور ناکەی باشە بۆ چۆن دکتۆر سەرکە کەرتی تایبەت گرنگە ئەمە یەک دوو ئێمە ناتوانین هەر پشت بە حکومت بەستین بە موچە مەسەلەن ئەمە وەکو فەرمانبەر باش وەکو کاسب و کارگوزار ئێستا سوشیال میدیا و بازرگانیەکان بەڕاستی تەکنەلۆجیا کاریگەری زۆرە بۆ کارکردن و دەرفەتشی داوە پێت هەم فێر بیت هەم کار بکەیت یعنی تۆ ئێستا توانی بۆ خۆت دوکانێ دابنیت هەر پیجێک پێڵین پیج بەرهەمەکانتی تیا دابنیت بەبێ بەرامبەر و ئاشنای بکەیت بە کەسان و دابینیشی بکەیت و بگا بێەوەیت نە پارە بدەیت نە دوکان دابنی نە پارە سەرف بکەیت ئەمە چۆن فێریە بم تەمەن فێربوونەکەشی وەکوتم ئێستا تەکنەلۆجیا بڕۆ یوتیوب کۆچیت ئەوێ فێرە بیت خۆیان کرد شەهادەشت نییە بەخوامە خەڵکیەوە هەیە لامان لە ئەو کۆمپانیای تیاین ژنی ماڵن ماشەڵڵا بەڵام کە قسەیان لەگەڵەکەی وازایی پرۆفیسۆرە خۆی فێرکرد دەوردە یوتیوب و ڕاهێنانی وەرگرت ئێستا ماشەڵڵا کاڵای هەیە و بەرهەمی هەیە و بازرگانیەکە و ئیشێ باشیە و بێ مەعاش و بێ حکومەت و هیچ ئیشی خۆی ئەکا لە ماڵی خۆی دانیشت بۆ ئەم ئیشانەستە زۆر بووە بەڵام نامانوێت بیکەین لێرە کێشەکە عەقڵێتی ئێمە ڕاهاتووە شتێکی سابت موچەیەکی سابت شوێنێکی سابت و تەواو بەڵام بڕات بێ ئەمە هیچ سوود ناگەێنێ نە بە کەسەکە نە بە کۆمەلگاشە بێ فێر بین سوود لەم تەکنەلۆجیایە ببینین کە ئێستا شتێتر هاتووە کە پێڵێن زیرەکی دەستکرد کە ئەمە دیسانەوە کاریگەری دروستەکە لەسەر بازاری کار و ملیۆنەها کار نامێنێت و کاری تازە دێ بێ وە بێ مواکەبەی ئەم تەتەورە بکەین و فێری ئەم جۆرە ئیشا کارانە بین کە مارکێتینگە و بزنسە و کارکردنی ئلکترۆنی پێڵێن دیجیتال مارکێتینگەیە و هەسانیشە بەڕێی من ئاسانە فێربوون باشە کاتێکم باسی مارکێتینەکەین بمان گرنگە ئەو بوارەی کە مارکێتینی تاکەین تەخەسوسە گوەرگرینیانی کە یان پیشێکی تایبەتمان هەبێت چۆن ئەوە هەڵبژێرین تا چندێک پەیوەندی هەیە کە کاریگەری هەبێت لەسەر بواری مارکێتینگەکەمان یعنی تۆ ئەوەلەن ئەبێ خۆت توێ چی پێشکەشکەیت دیاری خۆت یەکەم جا گرنگە ئەتەوێ بە چ شێوازێ پێشکەشیکەی و بۆ کەی پێشکەشکەیت ئەبێ ینی خۆت پێڵێن جەدوای اقتصادی ئەبێ بازارەکە بخوێنی ئەبێ تواناکانی خۆت بخوێنی ئەبێ ئەو ئامرازانەی پێویستە جێبەجێکی توکاری لەسەرکەی بۆی بتوانیت ئیش هەم لەسەر خۆت بکەی هەم لەسەر ئەو بازار هەم لەسەر ئەو کاڵایە و خزمەتگوزاری کە ئەتوێت دابینی کەی بۆ ئەو کەسانی ئەتوێت تەمان وتمان بێ فێربی تەڵەن فێربوون گرنگە لەم سەردەمەیە بێ فێربم ینی ئەوانەی دەرەچن لە زانکۆکان لە بواری ئابووری بازرگانی زانیاریان هەیە بەڵام ناتوان ئەم زانیاریانەی هەیە لەگەڵ ئەم تەکنەلۆجیای تێکەڵی کەن بۆی بتوانن سوودی لێوەرگن بۆی ببن بە خاوەنکاری خۆیان یا بزنسی چاوەڕێن دام تەخەروجکەن بێن یەکسەر کۆمپانیەکان بڵێن وەرتانەگەین یا حکومەت بڵێ وەرە داتە نزرین ئەخە نییە ئێمە واقعەکە ئەگەدارن کێشەشمان هەیە لە کوردستانە بۆ بوونی خیبرێ ئەزمونە هەیکەمە قورسە بوون مەگەنجێ جاروایە بێ بە مای زۆر بەخۆ بەخشیشتا جاروایە لە من لێهاتیەکان لەکوێوە فێرم ئایا خۆم ئەتوانم فێر بم یانی سەر پیشێک دەستێکم ئەوەی تر فێری مارکێتینگە بن یان پێویستە بۆی بخوێنم ینی هەندێک ڕێگای جیاوازی شەیە ڕێنمایی چی بۆ گەنجان بشین وڵای وەک خۆم ئێستامە خۆم خول ڕائگەێنم بە ئۆنلاین فێریانەکەین هەموو شتێکیان فێرەکەین لە ئەلیفەوە تا یاد دەردی کابراوەتەنی مارکێتینگ چییە شێوازی بیرکردنەوە چییە چۆن پەیوەندی بکەی پەیوەندی چۆن ببی بە خاوەنکاری خۆت بەرامبەر لاوانێ بڵێم شتێکی زۆر کەم فێریانەکەین ئەمە بە ئۆنلاینێ ئەگەر پارەشت هەرنیە هەر بۆ داخل بە لە سایتەکانە ئەنواع ڕاهێنان و خول هەیە بەبێ بەرامبەر بەڵام زۆربەی یا کوردیە ئینگلیزی حتا ئەمە لێرە سنتەرمان زۆرە ماشەڵڵا سنتەری بازرگانی خوڕ ڕاگەن بڕۆن داخلی خولێ بندوان فێر بن و ئەوەیە ئێمە پێیسمان بە زانیاریە و ئەوەی کە وەری ئەگرین بیکەین بە کردداری ئەمە لە ڕێ ئەم خولانەوە گرنگە فێری بیت وەکوتم لە زانکۆ ئەو شتانەتان فێر ناکەن لە زانکۆ هەمووی مەتیریاڵە ینی بەس شتی وشکت فێرەکەن و زانیاری گشتی و شتی ئەکادیمیە بەڵام ئەوانی تر ئەمێنێتەوە بێ فێری بی لە ڕێگای خولەکانەوە بەڕاستی با ئەزمونت نەبێ وردەوەدە لەگەڵ فێربوون و کارکردنت ئەزمونیش وەرەگریت باش دکتۆر باسی خولەکانت کرد
زۆرن ئەو خولە ئۆنلاینانی کە هەیە یان لە ئۆفیسێکی سنتەرێکی بازرگانی تەنانەت هەیە هەر بەڕاست ئەمانەش خۆیان لە ئەسڵا مارکێتینە بۆ خۆیان من شتێک شارەزایم هەیە ئەمێ پارەیەک پیاکە خول بۆ خەڵگەڵەوە یان بە فعلی ئەم خولانە بوونەتە سەرچاوی پێگەیاندنی گەنجان و هەلیکاریان دەست پێوێت. بالضبط قسەکە زۆر ڕاستە ئەوەی کە ئەو خولە ڕاگەێنێ مارکێتینگەکات تەمان ئەویش ئەوێت چارەسەری کێشەی کۆمەلگاکە بکە کە خەریکار و خەڵک پێویستی بەم لێزانینانێ بەم بەهاراتێ بۆ مارکێتینگ بۆ خۆیەکە تۆش دێیت فێرە بیت بۆی تۆش وەکو ئەوی بۆ ئەڵێ ئەگەر تۆ پلانت نەبێ بۆ خۆت ئەبیتە بەشێ لە پلانی کەسانی تر ینی ئەو پرۆگرامی وایە پلانی داناوە خولێ ڕابگەێنێ بۆ ئیسیفادە بکات طبعاً بەڵام سوودی شت پێگەێنێت تەمەەن هیچ شتێ بەبێ بەرامبەر نییە مادام پارەت داوە ئەکید زانیاری تەداتێ بەڵام خول تا خولیشەیە بەڵێ ڕاهێنەر تا ڕاهێنەر هەیە خەڵکێ بە ئەسلوبێکی تیجاری بەس بیر لە خۆیانەکەنەوە بیر لە خوێندکارەکە ناکەن تەمەەوە باش نییە بەڕاستی ئەبێ بای حەقی خۆی بدەیتێت ئەبێ ئەو پارەی دا بای ئەو خولە ینی وەکو خۆی گێنی بەو کەسە بۆی استیفادە بکات بەعکسەوە بۆ تۆش باشە تا شتێکی باش پێشکەشکەی کەستەمەرەکانت زیاکات کلاینتەکان زیاک تا شتێ باشتر بێ باشترە تەبع ئەمە هەر بۆ خۆشیمە بەس تاریخ نیە لە هیچ کەسە بۆی کە پرۆگرامەکە تۆزێک لە شتیشی دەرچێ تۆشکومێ ئەو خۆرەوە برادەرێکم وتی بەشداریم کردو لە یەکێک لەو خولانەی کە چۆن داهاتی ڕۆژانە و تاکزیاکەی وەستی ئەو مامۆستایەت ئەوەن ئەیناسین ئەمان ناسی لە نزیکەوە تۆ مامۆسایی وانەکەی پێوتینەوە خۆی سێمان کرێخان و قەرسات مەبستنەوە یعنی زۆر جار ئەو کەسانی ئیشانە ژەکەن تەنها پارەپایاکردنێکە بۆ خۆیان و دەوانێت ئیسفادێکی واشی نەبێت ئەبێ خەڵک چاوکراوە بێ بەشداری چییە کات وڵی من هەرەواڵێم ینی تۆ وەکوتم سەرچاوی زانیاری زۆرە لە ڕێ ئەو ڕاهێنەرەوەیە کە ئەو ئەوێت تەمان ئەوی شەیە کەسابەتێ بکات استیفادە بکات لە ڕێی خولێکی ئۆنلاینە یا بە خۆڕاییە هەرچە من لەگەڵ خۆڕایی نیم سبحان الله ئەوانەی داخلی خولی خۆڕایە بن قیمەتشی نادەنێت هەر لەش هەر شتێ خۆڕایی خەڵک بێ قیمەتێکە بۆیە ئەو خولانەی ئەکرێت وەڵام ستاندەرد بێت هەیە ماشەڵڵا ڕاهێنەری چاکمان هەیە ئەتوان استیفادە بکەن زۆر باشانی ئێمە ئەتوانین بڵین جۆری مارکێتینگمان هەیە ئەیبوون هەر لە جۆری خزمەت گوزاریەکانیشەوە بێ کام جۆرانێن و کامیان زیاتر باوە لای ئێمە بۆ نمونە هەمانە ئێستا لە جیهانە پیانەوتری ئەو بەرهەمانی کە تەنها ئۆنلاینن هەمانە بۆ نمونە تەنها ڕوبەڕوون یعنی ئەکرێ جیاوازی هەبێ ئەمانە بەڵێ خۆی ئەڵێن جیهانی بازرگانی دابش بۆ بەسەر کلاسیک و لەگەڵ دیجیتال مارکێتینگ کە ئێستا بەقووەترینە کلاسیکەکەش ماوە دیجیتالەکەش ماوە بەڵام دیجیتالەکەیان بەکارهێناوە بۆی سوود بگەن بە کلاسیکەکەش تاینی حتا کۆمپانیا گەورەکان پەنابن بۆ سوۆشیال میدیا و بۆ دیجیتال مارکێتینگ بۆی خاڵەکانیان ساخکەنەوە ئەمەزۆنە ئەلیبابەیە و نازام حتا شەریکە گەورەکان یا پەنابن بۆ کەسانی کە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فۆلۆرزێکی زۆریان ئەمان ڕیکلامی بکەن بۆ کاڵەکان بۆیە بڵێ ئێمە شێوازە کۆنەکەشێ و تازەکەی بەڵام ناڵێم تکنۆلۆجیاس چۆتە ناو هەموو ئیشەکانەوە ئەستەوە کوتم دەستکردی زیرەک پێیا بووە بۆیە ڕۆژ بە ڕۆژتی تازە پێ بێ بۆیە بێ من ئەگەر کۆمپانیام هەبێ ئەبێت مواکەبەی ئەم تکنۆلۆجیا بکەم چکە دوایی وونە بم چکە دوای خەڵکی تر هەیە دێت استیفادا کالێ و ڕکلامەکات و شتەکانی زووتر ساغە بێتەوە بێ ئاگاداری ئەم شتە بین وەکو نۆکیات کە باشترین کۆمپانیا بوو خۆی ئەپدەیت نەکرد ئەوە تا لە بیر چۆ ئەو هەموو جاران هەمووی کۆمپانیای نۆکیای بەکارێنە مۆپای نۆکیا ئێستا نەما هەر ناوێکی ماوە چکە خۆی نەگۆڕیت ئەداپنینی نەکرد ئەپدەیتی خۆی نەکرد بۆیە ئەپدەیت موهیمە چی وەکو کۆمپانیا چی وەکو دام و دەستگاکانیشیانی باش دکتۆر ئێمە هەمومان زۆربەی زۆرمان بەکارهێنەری ئینتەرنێتین و لانی کەم ئەگەر چەند پێگەیەکی سۆشیال میدیا ئەپی سۆشیال میدیاش بەکارنێنین لانی کەم دانێکمان هەر هەیە بۆ گەنجێک کە ئەم پارەی هەردا بە و ئینتەرنێتە ئەگەر هەو ئینتەرنێتە بەلاشەی لە بەردەستایەتی بتوانێت لەم ڕێیەوە ئیشێکیش بۆ خۆی فراهەمکە چایبی هەیە طبعا ئێستا بەپی داتاکان 160 جیهان لەسەر سۆشیال میدیان نزیکەی 6 ملیار کەس ئێستا سێری پیجێکە کات بە دوای خزمەت گوزاریەکە گەڕێ بە دوای هەلێکی کارە ئەگەڕێ بە دوای زانیاریەکە گەڕێ ئێمەش لەگەڵ ئەم جیهانین هەمومان بەستراوینەتەوە بۆیە طبعا هەر بە پێ و داتاناڵێ هەر کەسێک ڕۆژانە 3 ساعت لەلایەنی کەمەوە سۆشیال میدیا بەکاردێنێ یا پیج یا چات یا ناڵام 3 ساعت
سێ ساعات کاتێکی زۆر باشە بۆی بتوانم ئیشکەم تەنی خەڵکێکی زۆر گەنجمانەیە دانیشتووە وەختەکە کوژێ بە سیاست و بە شتی لاوەکی دانیشم وەنیا دانیشم فێری خولێکە بم داخلی خولێکە بم فێری زانیاریەکە بم ئەنوا شتەیە فێری بیت لەم سەردەمەیە و ئاسانیشەوە کوتم هەمومان ئەتوانین بەکاری بین بەڵام هەیە بەداخەوە بە شێوازێکی تر بەکاری دێنێ هەشە ماشەڵڵا ئێستا خۆ ئەگەر بینی ها یوتیوبەر هەیە و بلۆگەر هەیە و خەڵکێ بۆ بە میلیۆنێر لە ڕێی ئەم سۆشیال میدیا خانم لە ماڵەوە بەبێ ئەوی مەطعمی هەبێ و ڕێستۆرانتی بێ هەر لە ماڵەوە خواردن دروستەکە بەهۆی بەونە ئینستاگرامەکەیەوە فرۆشێکی ئەوە باشی هەیە چەندین خەڵکیشی خسۆتە سەرکار لەگەڵ خۆی ئەگەر هەر ئەوەڵێم کەس ئیش زۆرە دەرفەت زۆرە بەڵام نامانوێ بیکەین کێشەکە لە خۆمانە باشە سێکێک لە شتانی کە بۆمە زۆر گرفتە بۆ گەنجان بابەتی زمانە لە مارکێتینگە بابەتی هەندێک لێ هاتوویە کە پێویستە هەیان بێ ئامژگاری چییە بۆ گەنجان بەگشتی گەربیانە لە بواری مارکێتینگ ئیشکەنەوە تا چەندێک گرنگە ینی سکیڵەکانیان زیاد بکەن ئەگەر یانێ لە بواری مارکێتینگە ئیش بکەن ئەمان زمان گرنگە ئەوە هیچ ینی ئێمە تا زمانە زیاتر بزانین طبعا کۆمەلگایەکی تازە ناسین ئەتوانین پرۆدەکتەکانمان بناسیێنین بە زیاترین خەڵک بۆیە فێربوونی زمان شتێکی زۆر گرنگ تەمەسەمە کوردێک من خۆم زمانی عەربی زانم ئینگلیزی زانم زمانەکانی تریش مەجموعەیە زمانەزان زۆر استیفادەم لێ کردووە باشە یەکێ نازانێ فێر بێت ئەتوانێت ئەدیسان و ئەڵێن خولەکانمان هەیە ئەگەر خۆلیش نەبێ ئێستا ئارتیفیشیال ئینتلیجنس توانیت من ڕۆژێگەڵێکێ بە ڕازیلی قسەمە کرد هەر بە ئەینەکە ترانسلیت تێ لە گوگڵا پێتەڵێ زمانەکەی وێ جوابێ دەیتەوە بە زمانی خۆی ینی ئەوەش ئاسان کراوە بە دەگە زمانیش نەزای هەر لە گوگڵەوە توانی چاتکەیت و وەڵامی خەڵک دیتەوە بەڵام بۆ فێربوون ئەوە بێ یا خول داخلی خول بیت بە ئۆنلاین هەیە لێرە کۆمەڵی حتا زمانی فوسحا هەیە جلفیەکە هەیە عێراقی خول هەیە با فێربین چیە قابلە هەموو شتێک هەست زۆر بەڕێز دکتۆر ساسان قادر شارەزای مارکێتینگ سوپاس بووی لەم تۆری خۆشحاڵم و ئینشاڵڵا سوود بگەێنین بەم کۆمەڵگایەمان کە کوردستانی ئینشاڵڵا